کارەبای 24 ساعتی کابێ قەچێکە هەمووی دەگەشت دامێنێ و سعرێکی وا مناسب و نابۆ دانێن کە تاسی لە چینی فەقیر و هەژار نەگا وەڵی زۆر گرنگە زۆر خۆشحاڵی کاوە جێبەجێ بگرێ قەچێکە نەجاتمان شەبێ لە مۆریدە و لە ئەها هەڵیدا و ئەها نەهات و هەڵین ئجا ئەو بێت چاکتر شەو قەچێکە ئەم هەموو وایارە و خەتر و شتیارش نامێنێ شتێکی مەترسیە نامێنێ شتێکی زۆر زۆر جوانە و ئێمە خۆشحاڵی بە و کارەبا دابینە کە بکرێ قەچێکە وەکو شاری هەولێر کارەباکە دابینکەمە 24 ساعتی شتێکی جوان و نامۆیە خۆشحاڵ مەشتە قەچێکە شتێکی وا مناسب تەرخانکەن بەڵێ بە پێویست کارەبای سەرفراکە بە بێ پێویست ئیتر لەم هیلاکبوونی مۆلیدەوە هەڵی داوەها هات و خۆ ئەم پێری مۆیدەی سا ئەم مانگە 16,000 بووە با حکومت دەبسەرێ با حکومت هەشت بسەرێ شتێک کەمتر بسەرێ لەو ئەو باشترێکە کە نەچاتمان بێ لەو کێشەی ئاو کارەباک دەستخۆشی لە حکومەتی هەرێمەکەم قەچێکە حکومەتی هەرێم سەرسەری من و خۆشحاڵی مە حکومەتی هەرێم حکومەتی هەرێم باوکی ئەمەیە چاوێکش بخشێنێ بەو خەڵکە داماوە موچەکە چاک بی ئێمە خۆشحاڵین کە موچەکە چاک بی